او شتي من ظانم كرد دبي بكلكي كرد بي من دعوا كر ليونسكو لجهات ديكه ولجهات مصر مؤتمر بو من بس كردستان بكلكي مهات وزاره روشن بيري دبي كرد اعتمادي لسر كرد به خلافات ترك بك امام دبي اما همو ام زانوري استك من وتم اما دو بابتي اعجاز معجز بو العالم همو علماء يونسكو لقال علماء سيقرا اسيا اوروبا افريقيا نظاني وين معنى اموينانا تشيا او من بدليل اثبات مكرت لسر شاشه وهر ما بوجي زيادة الاثبات بكم وقتك نبو صار لنيو هرم خوفودا تقدير دكم 7 مليون وينه هبه يق وينه نهات يديتن للاي بشري خدا و لماوي امهم الصالانه دا نه للاي صدان سال دا نه للاي علماء آثار ي مصر ونا علماء اجانب كاجنبي هبوا 12 سال هرم دا ايش كردوا هستي بينا كردوا او وينا ما قرتوا ذكاء اصطناعي خط الرش اللي داوا وما يكيجي بيشان دا فريا كوتين مامۆسای عزیزم ئەم مامۆسا قەدرگرانە کە ئێستا شانازیەوەم پێ ببڕێگە تەسویریکەن لە پەناما بۆ ئێ بمێنێتەوە ئەم پیاوە باڵا کورتە یەک پارچەیە لە ورە و توانە باوەڕکە بە سەرەتای نەوەدەکان بوو کە باسی خواستی بڵاو بوویەوە کە لە سەردەمی بەعسا کتێبێکی داناوە کتێبێکی فولدی کۆمنتاری پڕ جۆد و توانە لەسەر دەوڵەتی دۆستەکەی لە کوردستانی وستا ئەو کاتە ڕژێمی بەعس سەر لەبەری بۆ کاتەوە بە ئارد و لە ناوی ئەبا ئەم پیاوە ورە بەرنادا سەر لە نوێدا دەسەکاتەوە بە دانانی و ئەم بابەتە و ئەم تەحەدا گەورەی کە ئەم مامۆسایە وروشانوێتی کە بە گاڵتە نیە لە تورکیا لەقەبی بەدوع زەمانی دۆمیان داوەتێ لێرەشەوە نازناوی گەورە زانای نیشتیمانی پێسپێرا کە شایەنێتی بە حەقەت ئەو بابەتەی ئەمڕۆ تەمان هەر سەرچمکێکی بابەتی ئەهرامەکان وەربگرین کە تەواوی سۆشیال میدیای تەنیوە ئەم دەستیا لە کۆمەڵی بابەت کە هێشتا زانە گەورەکانی جیهان دەستیان بۆ نەبردووە کە ئەم لە بێنازی خۆیەوە لێرە کە گوێ لێ ناگیرێ ئەو یەکێک لەو تەحەدایانە ئەوەیە کە ئاماژەی پێنادا تا ئەو کۆنگرە جیهانی بۆ نەبەسرێ کات و ساتی خۆی بێ ئاماژە بە هەمووی ئەیە کە زانستێکی زۆر دەگمەنە کە ئەم لەوە نزیکی 64 بۆ 65 ساڵ لە خەریکی ئەو بابەتەیە گەنجی خۆی خەریک بۆ تا ئێستا ئەم مامۆستایە بەجددی ئەگەر کاری لە وردی بۆ بکرێ و پشتیوانی بکرێ توانە و بەهرەیەکی بێمە یعنی ڕادەبەدەری هەیە ئوستازگیان ئێمە لەم سیمینارەیە لە سەرەتا دانیشتنیوە مانزانی باسی شوێنەوارەکانی کوردستانەکە بەس خۆت ئامادە بووی کە ئاماژی بەو بابەتە جیهانیانەژا کە ئێمە تەنەها لە ڕێی گۆگڵ هەندێک شتە وێنەکانیمان بینیوە ئەم خۆی چۆن متابعە وردەکاری کردووە اینجا پیاوێک لەو تەمەنەیە حوسڵەی بە 20 فایل نامەی هەبێ بینێرە بۆ ئەو دەستگا فەرمیانە ئەمە هەڵگری ئەوەیە کە ئەم پیاوە خاوەنی توانایەکی زۆر بەهرەیە لێ هاتووە بەڕاست ئیسافەی گەورە لە ڕاستیە خەڵاتکردنی پیاوێکە کە 63 ساڵە زیاترە خەریکی شوێنەوارناسیە پارێزەری شوێنەوارناسیە خەریکی نووسینی کتێبی جۆرا و جۆرە لەم بوارەیە خەریکی تۆمارکردنی ئەرشیف و مێژووی ئێمەی ئێستا و ڕابردووە و چالاکێکە دوو بەرگە بوو بەرگەیەکیان سیمینارێک و بەرگەی دۆمیشیان بەخشینی ئازناوێکی زانستی بوو بە جەنابی مامۆستا لە سیمینارەکەیە ئەو جەختی لەوە کردەوە کە ملیۆنەها وێنەی دووبارە لە نێوان زەریای ئەتڵەسی و وڵاتی یابانە هەیە لە میسر هەیە لە یەمەن هەیە لە سعودیا هەیە لە کوردستان هەیە هەموو وێنانە دووبارە بنەوە و هیچ شتێک هەر لە خۆیەوە ڕوونایە لەناو ئەهرامەکانە وێنەی جۆرا و جۆر هەیە هەم هەر بەردێک بۆ خۆی مجەسەمەیەکە وێنەیەکی دیاریکراوە پەیکەرێکە یعنی هیچ شتێک لەناو ئەهرامەکانە لەو بەینانەیە لە ڕاستیە هیچی بێ هەوانتە نییە و ئەمانە لە زۆر شوێنە دووبارە بنەوە لە بە کوردستانیشەوە نهێنی دووبارە بوونەوەی ئەم وێنانە چییە ئەم پەیکەرانە چییە لەسەر ئاستی دنیا ئەم نەیویست لێرە ئاشکرایکە بەڕاستی چکە ئەمە نهێنیەکە ئەو پێی وایە کە هیچ کەسێک لەسەر ئاستی دنیا نایزانێ ئەمەی زانێ
بۆیە دخوازیاری ئەوەیە کە لە سەراستی نێودەوڵەتی UN کۆنفرانسێکی بۆ ساسکە و لەو کۆنفرانسەیە ئەم هێنیاشتە ئەو پێی وایە کە هەموو شتانی کە دروست کراون طبعا ینی معجزەی زۆر گەورەیتیایە وای لە هەنێ خەڵک کردووە پێی وایە بۆ نمونە ئەهرامەکان یان وێنانە لەلایەن مرۆڤی فەزاییەوە مرۆڤ ئاسمانیەکانەوە یۆفۆکانەوە دروست کراون ئەم پێی وایە کە مەسەلەکە ئەمە نییە تەفسیری تر هەیە تەفسیری زانستی هەیە و وەکو باسم کرد ئەم نەیویست ئێستا ئاشکرایکە بەڵام باسی بوونی شتەکەی کرد زاهیرەکەی کرد